لا هەفتەی پێنجەم لە خولی نایابی کوردستان ڕانیا لە ناو یاریگە و هاندەرانیدا میوانداری ڕزگاری کرد. نیوەی یەکەم هەردوو لا بەهێرشبردن دەستیان پێکرد، دەیانویست دەست پێشخەری بکەن و گۆڵ تۆمار بکەن. دوای چەندین هێرشی یەک لە دوایەکی هەردوو لا هەوڵەکانیان بێسوود بوو. نیوەی یەکەم بەیەکسانی و بەبێ گۆڵ تەواو بوو. نیوەی دووەم یاریزانانی هەردوو لا هاتنەوە ناو یاریگا و دەیانویست گۆڵ تۆمار بکەن و یاریەکە لە بەرژەوەندی خۆیان بێ. یاریەکە گەرم و گوڕی زیاتری بەخۆیەوە بینی. دوای چەندین هێرشی هەردوو لا بۆ سەر گۆڵی یەکتر، بەڵام هێرشەکانیان بێ ئاکام بوو. تا کۆتاییش یاریەکە وەک خۆی مایەوە، هەردوو لا بەبێ گۆڵ یەکسان بوون و بە خاڵێک ڕازی بوون. پێویست بوو ئەمڕۆ لە بەردەم هاندەرانی خۆمان سێ خاڵی یاریەکە بەدەستبێنین، بەڵام نەمانتوانی داوای لێبوردن لە هاندەرانی خۆمان دەکەین. بەڵام یاریەکە یاریەکی زۆر خۆش بوو، پێم وابوو لە یەکێک لە گەڕەخۆشەکان بوو. نەمانتوانی سێ خاڵی یاریەکە بەدەستبێنین. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو تعویزی ئەو خاڵە دەکەینەوە و سەرکەوتن بەدەستدێنین. و دەستخۆشی بۆ شاری ڕانی خۆشەویست و بۆ هاندەرانی خۆشەویستی ڕانیە. بەڕاستی بەنسبەت یاریەکە یاریی خۆش بوو، هەردوو لە یاریی کراوە بوو، دەرفەت هەبوو بۆ هەردوو لاکە بیبێنەوە و دەرفەتیش هەبوو بەتایبەتی لە گێمی دۆم لە کۆتاییەکانیشە بۆ هەردوو تیپ دەرفەت هەبوو، بەڵامی تر شەنگ زیاوەرمان نەبوو. هەموو جاریان قسەیش دووبارەکەن کە شەنگ زیاوەر نەبوو. ئینشاڵڵا بتوانین بۆ یاریەکانی داهاتوو ئەوەی کە خەلەل بووە، ئەوەی کێشەمان هەبوو بێ بۆ یاریەکانی داهاتوو خۆمان چاکەین. بەم ئەنجامە دوای تێپەڕبوونی 5 هەفتە یانەی ڕانیا خاوەنی 8 خاڵە و یانەی ڕزگاریش خاوەنی 7 خاڵە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیا.